پێش کۆتایی ئەم ساڵ هەناردەی نەوتی کوردستان دەست پێ دەکاتەوە و بەغداش زانیاری نوێ لەسەر زیانەکانی بەهۆی ئەو هەنگاوە ئاشکرا دەکات. نهێنی نوێ لەبارەی سەردانەکەی سوودانی بۆ هەرێمی کوردستان ئاشکرا دەبێت. لە بەغداوە زانیاری نوێ لەبارەی موچەی مانگیدە و وادەی ناردنی بۆ هەرێم ئاشکرا دەکرێت. سەباح سوبحی ئەندامی لیژنەی نەوت و غازی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی پارتی ڕایگەیاند پێش کۆتایی ئەم ساڵ هەناردەی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێی تورکیاوە دەست پێ دەکاتەوە. پرۆسەکە بە شێوەیەک دەبێت کە 400,000 بەرمیل نەوتی ڕۆژانەی هەرێم و 350,000 بەرمیل نەوتی کەرکووک لە ڕێی بۆرگەوە دەگوازێتەوە تورکیا ڕۆژانە لە ڕێگەی سۆمۆ. بە پێچەوانەی بانگەشەی بەرپرسانی هەرێم کە باز لەوە دەکەن عێراق بەڕاگرتنی هەناردەی نەوتی هەرێم دەیان ملیار دۆلار زیانی بەرکەوتووە. شارەزایەکی ئابووری لە عێراق پێی وایە ئەگەر نەوتی هەرێم هەناردە بکرێت عێراق 5 ملیار دۆلار زیانی بەردەکەوێت. نەبیل مەخسومی شارەزای ئابووری بە سایتی بەغداد اليومی ڕاگەیاندووە هەناردەی نەوت زیانی 5 ملیار دۆلار لە دەوڵەت دەدات و بودجەی عێراق تووشی کورتێنان دەبێت. پێگەی عالەم الجەدید لەسەر زاری سەرچاوێکی پارتی دیموکراتی کوردستانەوە بڵاوی کردوتەوە سەردانی سوودانی بۆ گەڕان و دۆزینەوەی هاوبەشێکی بەهێز بوو وەک بەشێک لە ئامادەکاریەکان بۆ چوونە ناو هەڵبژاردننی گشتی ساڵی داهاتووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. لە ئێستاوە سوودانی چاوی لە ویلایەتی دووەمی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانە. بەپێی پێگەی عێراقیەکە سوودانی لە ئێستاوە دەیەوێت سەر و بۆڕی هاوبەشەکانی دەرکەوێت. دەرکی بە گرنگی کورت کردووە وەک بەشێک لە هاوکێشەی هاوسەنگی تەرازووی پرۆسەی سیاسی عێراق. بە تایبەت دوو پارتی سەرەکی هەرێمی کوردستان لە پێکهێنانی کابینە وزاریەکەی سوودانی بەشدار و هاوبەشن. بەپێی زانیاریەکان هەنگاوەکانی سوودانی دوای ئەوە دێت مالیکی فشاری خستۆتە سەر سوودانی بۆ ئەوەی بەر لە هەڵبژاردن دەست لە کار بکێشێتەوە. سوودانی بە دوای هاوپەیمانی نوێیە بۆ ئەوەی خولی دووەمی لە سەرۆکاتی حکوومەتی عێراق مسۆگەر بکات. سەرۆکی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی عێراق زانیاری نوێ لەبارەی موچەی مانگی دەی فەرمانبەرانەوە ئاشکرا دەکات و ڕای دەگەنێت سوودانی وەزیری دارایی ڕاستپاردووە موچەی مانگیدا خەرج بکات. ڤیان سەبری سەرۆکی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی عێراق لە ڕێگەی میدیای نزیک لە حیزبەکەیەوە ئاشکرای کردووە دوێنێ شەمە لەگەڵ محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی فیدراڵ کۆبوومەوە و تاوتوێی کۆمەڵێک پرسی دارایی و ئابووریمان کردووە. وتیشی سوودانی پێی وتم تەیف سامی وەزیری دارایی عێراقم ڕاستپاردووە واژووی خەرجکردنی موچەی مانگی دەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بکات و ڕێکارەکانی ناردنی پارە لە وەزارەتی دارایی تەواو بکات.